نرخی گۆشتی سوور لە بازاڕەکانی هەرێمدا وەکو خۆی ماوەتەوە هەر کیلۆیەک گۆشت نرخەکەی لە نێوان 23 بۆ 24 هزار دینارە. دابەزینی نرخی گۆشت دەوترێت بەندە بە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم، هەرچەندە چەندین نووسراوی فەرمیان ئاراستە کراوە بەڵام وەڵامی نووسراوەکان نەدراوەتەوە. کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران بڕیار بە کۆبوونەوەک ئەنجام بدرێت کاکەمال لە ئەنجومەنی وەزیران لەسەر ئەنجام نەدرێت چی بکەیت خۆ سەرۆکی حکوومەت لێرە نییە چی بکەیت؟ باشە هیچ ڕێکارێکی تر نەدرا لە عێراقەوە سەبارەت بە مەسەلەی گۆشتی سووریان ئەو دەنگویانەی فڵاوفرانەوە کە ژمارێکی زۆر ئاژەڵ هاتوون لە ڕێگەی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان کە کاریگەری لەسەر دابەزانی نرخی گۆشتی سووریا. وەڵای منیش هەروە گوێم لێ بووە على ئەساس 19,000 سەر ئاژەڵ هاتووەتە عێراق لە ڕێگەی حکوومەتی عێراقی ئەوان ویان گوتیە لە خۆ تجارەتە ئاژەڵ لێرە دەڕواتە ئەو لای لەوێ دێتە ئێرە و حتمەن تەسیری هیچێتی هاودە و ناردەکارانی کوردستان دەڵێن پێویستە گومرگ و ڕێکارەکانی سەرهێنانی ئاژەڵ کەم بکرێتەوە یاخود هەرلا ببرێت چونکە بەشێک لە هۆکاری گرانی نرخی گۆشت ئەم ڕێکارە قورسانەیە کە لە سەری دانراوە. ئەوەتە بە نووسراوی فەرمی بۆ دکتۆر ئومێدمان ناردووە کە سەرۆکی دیوانی ئەنجومەنە ئێستا بەدەستی گەیشتووە چکۆکو ئاگادارین بەڵام ئۆکو ئاگادارین گەشتبین بووە لەوەی کەوا بتواندرێت چکەویش ڕێکاریەوێ بەو شێوەیە یعنی ئاگادارکردنەوەی مەرزەکان وەلەو ڕاستە ئێمە بە پێویستی ێزانی هەر لە ئەمڕۆ ئاگادارکرێنەوە چونکە بەڕاستی کە ئاژەڵ دێ بتواندرێت لەم مانگەیە سوودی لە بیندرێ بە نرخێکی هەرزان. بەهۆی گرانی نرخی گۆشتی سوور ئێستا بازاری گۆشتی بەستوو گەرم بووە. خاوەنی یەکێک لە قەسابیەکان کە گۆشتی بەستوو دەفرۆشێت دەڵێت لە 180 بازاریان بەراورد بە پێش گرانبوونی گۆشتی ناوخۆیی زیاتر بووە. ئەتوانم پێت بڵم لە 180 بوون 90 خواز لەسەری زیاد کردووە. خۆی ئەم گۆشتە لە هەشتاکانەوە هەیە لە وڵاتی عێراقەوە بەڵام ئەوەی کە ئێستا زیاتر ئاشنا بوو بێ بە خەڵک لە خلالی ئەم چەند مانگایە بۆیە خەڵک لە وردەکاری گۆشتەکە حاڵی نەبووە بەڵام ئەوەی کە ئێمە هەستمان پێکردبێ ئێستا وردە خەڵک وای لێ هاتووە ئەڵێ ئەگەر گۆشتی فرێشی شەرزان بێ ئێمە زیاتر پەنا ئەبین بۆ ئەم گۆشتە بەستووە هەر لە ڕووی سەحی شەوت تەندروستە. هاوشانی گۆشتی سوور نرخی مریشکیش 3750 دینارە هەرچەندە لە ڕەمەزاندا نرخی گۆشتی سوور و مریشک دوو هێندەی مانکانی دیکەیە بەڵام حکوومەت هیچ هەنگاوێک نانێت تا لەم مانگە پیرۆزە نرخی گۆشت کەمتر بکرێتەوە و کار ئاسانیش بۆ هاوڵاتیان بکرێت. ڕامێر عوسمان کەناڵی پێیام سلێمانی.